دوایین سەمای دوو ئەفسانەی تۆپی پێ میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ دوو ناوی گەورە جیهانی تۆپی پێ خاوەنی 13 تۆپی ئاڵتۆنی و زیاتر لە 50 نازناوی بە کۆمەڵ ڕزبەندی 5 باشترین یاریزانی مێژی تۆپی پێ پاش ئەنجامدانی زیاتر لە 800 یاری لە ژیانی وەرزشیاندا ئیدی نزیک دەبنەوە لە کۆتایی ڕوبەڕووبوونەوەی نێوانیان ببینین لە مانگی 2 ساڵی داهاتوو لە وڵاتی سعودیا. تورکی ئەلشێخ سەرۆکی دەستەی یاریەکانی سعودیا ڕاگەیاند کە کریستیانۆ ڕۆناڵدۆ و لیۆنەل مێسی کۆتاییان ئەنجام دەدەن لە وڵاتی سعودیا ژێر ناونیشانی دوایین سەما لە پاڵەنتی جامی وەرزی ڕیاض. پاڵەنتی وەرزی ڕیاض لە خولی چوارمی خۆیدا لە هەفتەی یەکەمی مانگی 2 ساڵی داهاتوو بە ئامادەبوونی دوو یانەی سعودی نەسر و هیلال هەروە بە ئامادەبوونی تەرمیامی ئەمریکی بە سیستەمی خول بەڕێوە دەچێت لە نێوانی سێ یانەکەدا کێ زۆترین خاڵ بەدەست بێنێت دەبێتە پاڵەوانی جامەکە. یەکەم یاری لە نێوان نەسر و تەرمیامی دەبێت پاشان هیلال بەرامبەریان ئەمریکەکە یاری دەکات و لە کۆتایی دەیانەی نەسر و هیلال ڕوبەڕووی یەک دەبنەوە لە یاریگای هیلالدا. کریستیانۆ و مێسی لە ڕابردوودا 36 یاری فەرمیان بەرامبەر یەکتریان جام داوە و کریستیانۆ 21 گۆڵ و یەک ئەسێسی تۆمار کردووە لە بەرامبەردا میسی 22 گۆڵ و 12 ئەسێتی تۆمار کردووە. لە کۆتا یاریدا کێ دەبێتە پاشای یاریەکە تۆ لە کۆمنت پێمان بڵێ.